لارێکی بەهێزی هەفتەی هەشتەمی خولی نایابی کوردستان شێروانەی پێشەنگ بووە میوانی برایەتی ناوەڕاستی ڕیزبەن. لە ئاخورەکی سێزدا بە سوودوەرگرتن لە هەڵەی یاریزانانی برایەتی هێمن فەرەج بربەستی یەکسانی شکاند و شێروانەی بە گۆڵی یەکەم لە یاریەکە پێشخست. لە ئاخولەکی 25 برایەتی ئەنجامەکە یەکسان کردەوە، محەممەد خەلیل بە ئەسیستی سەفین عەبدولخالق تۆماری کرد. ڕەدوان نەسرەدین ویستی برایەتی پێش بخات، تۆپەکەی ڕێگای ستونی گرت. لە ئاخولەکی 39 کۆڕەنگ محەممەد دووبارە شێروانەی پێشخستەوە بە تۆمارکردنی گۆڵی دووەم. نیوە یەکەمیش بەم ئەنجامە کۆتایی هات. لەگەڵ دەستپێکردنی نیوەی دووەم برایەتی باشتر بیندرا. دوای سێ خولێک بە ئەسیستی ئەمیر فەرحان ڕەدوان نەسرەدین دووبارە ئەنجامەکەی بۆ برایەتی یەکسان کردەوە بە تۆمارکردنی گۆڵی دووەم. سەوزپۆشانی خاوەنماڵ دەرفەتی گۆڵێکی دیکەشیان لە پێش بوو، سوودیان لێ نەبینی. شێروانەش ناوە بە ناوە هەڕەشەی لە گۆڵی خاوەنماڵ دەکرد. دوجار و لە خولەکی 92 شەمزین یاسین ئەسیستێکی بۆ محەممەد خەلیلی هاوڕێ کرد و ئەویش گۆڵی سێم و پێشکەوتن و سەرکەوتنی بۆ برایەتی تۆمار کرد. یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودیانەی برایەتی کۆتایی هات. ئەمڕۆ لە مەلعبی خۆمان یاریمان لەگەڵ شێروانە بوو کە سەدارەی خولەکەی تا ئێستا. ڕاستە ئێمە یاریەکانی پێشوو نەتیجەمان وەکو پێویست نەبوو، بەڵام ئەم یاریە بە تەواوی خۆمان حازر کردبوو. ڕاستە یاریەکەمان زۆر بە قووەت بوو لەگەڵ سەدارەی خولەکە بوو، بەڵام ئەم هەفتەی ڕابردوو زۆر خۆمان هیلا کردبووەوەی لە منافەسەدا نەبڕین. ئەلحەمدولیلا بە جوهدی هەموو لایەک توانیمان سێ خاڵەکە بەدەست بێنین. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو هەوڵی باشترە دێین بۆی لە منافەسەکەدا نەبڕین. ناو یاریگای برایەتی تیبێکی چاک بوو، بەڵام ئێمە توانیمان گۆڵی یەکەم کەین تعادولاتەوە سەرمان، گۆڵی دووەممان کرد تعادولاتەوە سەرمان. لە ئەنجامی ئەو زەختەی لە کۆتا خولەکانە کردمان ڕاستی فەرێقمان توانم لەم هیلاکیش بووینەوە بوو بە ژمەیەکی مرتەدە گۆڵی سێمان لێکرا. ئیتر بەرحاڵ یاریەکە بۆرد و لە کراوە بوو وەکو یەکوا بوو. ئیتر هەمیش تۆی پێیە دۆڕان و بردنەوە و بەرامبەربوونی تیا ئینشەڵا بتوانین لە گەڕەکانی ترا قەرەبووی بکەینەوە. بەم شکستە شێروانە پێشەنجی یانەکانی لێدەستدا و بە 16 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی دووەم. برایەتیش بە 11 خاڵ هەر لە ناوەڕاستی ڕیزبەندا. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.